خۆشەویستانی پرۆگرامی سیکەس و کەناڵی دیمەن سڵاوتان لێبێت. یەکسەر با دەست پێ بکەین. چەند دەستجلت هەیە بە مۆدێرن و بە کوردیەوە؟ ئەمە زۆر ئێتیمان بۆ مۆدێر و ئۆشتان نادەم، بەس لەوانەیە چار قاتم هەیە، وەڵای لەوانەیە 50 پانتۆڕم هەبی، 30 تیشێتم هەبی، بەڵام هەمووی ئیلەنگەیە. کوردی 3 قاتم هەیە، چاکەت و پانتۆڵیش 4 قاتم هەیە. زۆرە نازام لە ژماردن نایەت. وڵی تا ئێستا تقریبان 20 قاتێکم دەبێت، زۆریشمە بۆ مستن، زۆربەی بەخشیوە دامەتە و برادران کە خۆم خۆشم ویستووە. کوردی یەک قاتم ئەگەر نەورۆزان لەبەرکەم. قاتی کوردی چار قاتی کوردیم هەیە، ئەفەندیانە بڕۆ نام دەیە 15 دوو. یەک قاتی کوردیم هەیە، 5 قاتی چاکەت و پانتۆڵیشم هەیە. یەک قات و ڕیبات و ئەوانە، وەڵام من زۆر ڕیبات حەز ناکەم، چ کەس دەکەم پەتەکە لەم لە زۆر حەز دێنێ، بەڵام وەزم 5 یان 6 هەمە. ڕەنگە 5 قاتی کوردیم هەبێ، تقریبا 6 حوتێکی مۆدێرنیشم هەیە. 2 قاتی کوردیم هەیە، کرێک ئەو لەوەت خۆی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ڕەمەزانیات مالۆیان کرد، لۆ من و لۆ مام سعیدیان کرد بە هەدیە. یەکە چیش بە خۆم دروستم کردیە گورژیەکە. قات و ڕیباتیش 3 قاتم هەیە. قاتی کوردیم زۆرە، بەو پێی کە من بەردامەم هەبوو بۆ زۆریش گرنگی بە جووبەرگی کوردیاوە. ڕەنگە سەر و 12 قاتێکی کوردی هەبێت کە هەمووشان بە جوانی و تازەی ماونەتەوە، زیاتریش ڕەنگە ئی مۆدێن ڕەنگە 3-4 قاتێکی مۆدێرنم هەبێ، بەس هەموویم بەهرزان کردیەوە، قاتی 40,000 ئەوانە. 12 قاتی کوردیم هەیە، وڵای مۆدێلم زۆرە جلی مۆدە، بەڵام هەمووی ڕەشە، جاروات جلم بۆ جیا ناکرێتەوە، هەمووی بۆ بە ڕەش کانتۆرەکەم. وڵات دوانی تازەمێ بە کەڵکی و بەهارە دێن، ئەوێت تقریبان 5-6ێکم هەیە، سییانیان بە کەڵک دێن. وڵات چواری کوردی چواریشی قاتە، ئەوەی سام ڕۆبی وتم تی بۆ قات لەبەر ناکەی، وتم بچین بۆ تەلەڤیزیۆنێک شلێر تی قات لەبەرکە. هی کوردی 10 قاتم هەیە، 7 قاتی پانتۆڵ چاکەتیشم هەیە، بەس زۆر ئەوانە ناهێڵم، بەس کوردیەکان چکە مۆدێلەکەی ناگۆڕێ هەروەکو خۆی ئەمێنێتەوە. وەڵای قاتی جلی کوردی زۆرم هەیە، زۆرم هەیە، لەوانەیە بڵێم ئەگەر 20 بۆ 25 بۆ 30 قاتم هەبێ، زیاتر لەوە، چکە حسابم نەکردووە، هەمە زۆرم هەیە، چکە من زۆربەی کارەکانم و زۆربەی ئیشەکانم کە کردومە هەمووی زۆربیان بەجلی خۆمەوە بووە. ئەگەر ئەو قسەی بکەم ئەو جابە بەمەوە لەوانەیە بینەران زۆریان پێ ناخۆش بێ، هەرچەنە کوردایەتی و مووقف نقطە باسی سژن و ڕێقسنەکەم بەجل نییە، کەسی وایە شاڵێکی لەبەرا بووە بەڵام نیشتمانەکەی فرۆشتووە، من جلی کوردیم نییە تا ئێستا بووە. قاتی کوردی وەڵاهی زۆرم هەبوو، بەڵام زۆریم بەخشی لەبەرەوەی ماوەیەک زۆر قەڵەو بووم، ئێستا خۆم زەعیف کرد، ئەوانم هەمووی بەخشی، پێویست ناکە بڵێم دامە کێوکێن، ئەوانە بەخشی ئێستاگیە ئەگەر درۆم نەکرد بێ 5 دانم هەیە، یان 5 یان 6. من حەزم لە قات نییە، حەزم لە هێنە چاکەتی سپۆرت و مەسەلەن جگە لەمە لای یەشێک لە خەیاتە هەرە ناو بانگەکانیش ئێوە شەی ناسن لە هەولێر، بەڵام خۆی ئێستا لێرەیە هینەکەم چاکەتەکەم چاکەتی سپۆرت، خەنەیم هەیە، زیرەیم هەیە، زەردم هەیە، ڕەشم هەیە، وەڵی زیرەیەکە بازام دوانم هەیە. وەڵی جاران ئێمە دڵمان خۆش بی زەمان زووی ئەچمان بۆ شایی وە ناو ئەم ملەتە کورد، تورکمان، عارەب، هەرچی وڵاتی وڵاتات کوردستان کە خۆش بی دنیا، ڕۆژی کەوایەکمان ئەداوە حمانی هەفتەیە کەوا تاکەتێکمانە کەوایەکمانە کرد، خەمیسمانە کردە چمانە حمام، ئێستا ئەوەمە تەر کردە بووە دڵمان تەنگە، نەخۆشی دەرد خەفەت نایە، ئێستا 2 کەوامەیە ئەڵێ دنیاین خۆمە، یانە تا کەواکەی خۆم شەکەمە خۆم بەر خۆم لە خۆم ئەو مەگیریەوە دڵم وا تەنگە. قوربان قاتی کوردی 1 قاتم هەیە، ئەویش لە بەرنامەیم خۆم خۆ بۆیان کڕیم لەگەڵ 3 تاک شەڕواڵ
سێ قاتی قات و ڕیباتی شمێ چاکەت و پانتۆڵ بە بۆین باخەوە نێلیەک و دووڕەش ئەڵا ڕساسیەک چوارم هەیە واللهی قاتی کوردی خۆی من کوردی کەم لەبەرەکەم جلی کوردی چکە زۆر ڕانەهاتوم پێی بەڵام بە حکمەوەی کە تەمسیلی ئەەکەم زۆر جار لە تەمسیلەکانە پێویستم پێێتی بۆیە 6 قاتی کوردی 6 ڕەنگم کردووە زۆر بەشیان لەبەر کردووە بۆ سەیران و شتیش نەورۆز یانی جلی کوردی بۆ قاتی چاکەت و پانتۆل پێم وایە زۆرم هەیە و هیچیشم نییە زۆرم هەیە تقریبا نزیکەی وابزانم 16 حەفە قاتێکم هەیە هیچیشم نییە لەبەرێک ئێستا قەڵەو بووم هیچیم بۆ نابێت دەرمانێکم هەیە قەڵەو مەگەسا هیچیانم بۆ نابێت لەبەر هیچم نییە جلم زۆرە جلی کوردیم زۆر نییە لەبەرەوەی کە من زۆر کەم جلی کوردی لەبەرەکەم هەر کاتێکیش کە مەسەلەن کرده بێتم ئەگەر چەند فترێک لەبەرم کردو و بەخشیومە زۆر منیڵا بزانم 5 قات 6 قات ئاوە لە شاو هەندی ڕەفیقما کە بینم زۆریان هەیە ینی ساڵانە جلەکەن من کەمم هەیە وابزانم چارم هەیە چاری یا 5 طبقاتەکەم هەیە خێزانم لۆی دروست کردم چوو مامۆستا ئەوەتی ئەو معاشەوە لەم قاتە کردو دەکەم لەگەر ئەوەش خێزانەکەی بابم ئەوەی کە بۆ دوای لۆمانی ناش لێفخان چوو بۆ قاتەکی لۆ بابم کردبوو ئەویش لەکن هەبان وەستای پێکەوەمانی هیناوە بەسەدا بابم وەفاتی کرد قاتەکەی لەبەر نەکرد قاتەکە مایە ئێستاش کە ئەو لەبەری نەکرد ئەمنیش هەرچەند دەکەم ناتوانم ئەو قاتێ لەبەرکەم چونکە پێکەوە کردمانە پێکەوەمانی ناوە لە ناو دوورابی هەرجاری تەماشا دەکەم باب بەبیر دەتوانانی ئاسان نییە بتوانم ئەو قاتێ لێبەرکەم هەرچەندە خۆی ئێسان دەبی زۆر بە قووەت بی یعنی مەرگ ڕێی لێ نەگری شیان بوەستی ژیان بەردەوامە بەڵام نازانم کەوی ئەو قاتێ لێبەر دەکەم قاتی کوردی دوونەوە مراخانی مەمە دوو مەلیچێکم هەیە ئەمە 3 دوو عشاڵم هەیە ئەمە 5 ڕانگ و چۆغەمە دوو ڕانگ و چۆغەمە ئێمە 7 مەهاباتیەکم هەیە ئەمە 8 دوو قات کەتافیم هەیە 9 10 قاتم هەیە ئەمە بەس جلی کوردی 36 قاتی چاکەت و پانتۆڵم هەیە لە 20 کەمترم نییە ئەزانی بۆ ئێمە کات لە تەلەڤیزیۆن کە دەواممانە کرد وەختی خۆی هەموو مانگ قاتێکمانە کرد بە پارەی حکوومەت 30 دیناری ئادەینێ من باشترین قاتم ئەکرد بە 28 دینار ئەمانە زۆربەی ماوە خۆشم حەزم لە قات لەبەرکردنە هەموو ساڵ 1-2 قاتی ئەەکەم لەوانەیە کانتۆڕەکەم 25 تیابێ ئایا جلوبەرگ پێوانەی مرۆڤە؟ نەخێر نەخێر بەڕای من من حەزەکەم مرۆڤ سادە بێ نەخێر بە جلوبەرگ نییە بەڵام من زۆر حەزم لە کەشخەیی جلوبەرگە لە کۆمەڵگەیمە بەڵێ بەڵام لە کۆمەڵگەی ڕۆژاوا نەخێر جلوبەرگی شیک ئەگەر لێت هات ینی لە بەرامبەر ینی بڵێ و کەسێک کە لەبەرێک لێ هات ئەرە وەڵی سفەتێکی جوانە قش سفەتێکی جوانە پێڵاو سفەتێکی ینی مەفروز ئامانە ئۆکەی بن بێگومان ئەوە هینێک هەیە لەسەر ئەوە ئەمەی برناچۆ کە ئێنێ تەکریمیکەن ئەچێتە ئاهەنگەکە نایکەنە زورۆ لەبەرەی جلی ڕسمی لەبەرانیە ئەگەڕێتەوە جلەکانیان نێرێڵە دەینی بکەن نەخێر هیچ پێوانەی مرۆڤ نییە مرۆڤ بە خۆی کەسایەتی خۆی دیاری دەکەن نەک جلوبەرگ پاکوتەمیزی شەرتە بەڵام جل ناتوانێت قیاسی شخصیت و کارکتەری تۆ بکات جاری وایە کەسێک ڕاستە خەڵک بەداخەوە جاری وایە لە ڕوو نەزەری خەڵکە سیرێکی کەسێک شیکە و سیرەکەن و خۆنەرەکانیە ئیتر لەخوایانەوە لایەن گرنگترە لەو کەسی کە لەو لاوە شەڕاڵەکەی یا پانتۆڵەکەی پیسە خۆی بەڵێ جلوبەرگ ڕاستی دەورە بینێ لە بەعزێ شوێنە بۆ نمونە من کاچوون بۆ سلێمانی وەختە نیانێشت بە لۆری خەڵکە ڕووی ڕەنگە هەمووتان بەبییرتان بێ ئاگاتانێ ئەمن بە قات و قەرێتێکەوە ڕۆشتم یان مەجلێکی چاکت و پانتۆڵێکی پاک و تەمیزە ڕۆشتم
بڕوا بکە لەوێ منیان دەرەکرد لە سڕەکان وستادن تەوەگەفنا بە منیانەوت وایان زانێ من چیم ینی شتێکم زانە ئەترسانیان کە پاریان لە خەڵک وەرناگرن دوایانە تۆ بڕۆ منیان بەڕێ دەخست خۆ ڕێزێک جلەکە ئاوایە خەڵک بازێکەیە بە جل ینی ئەگەرە من مەسەلەن جلوبەرگەکی دیکەم لەبەر کرد ئیدی سەرنگەکە نیم ینی مەسەلەن پانتۆڕەکی سۆر و خەمیسەش سۆرم لەبەر کرد یانیش قاتەکی فەرمیانم لەبەر کرد ئیدی هەرامانە و سەرنگە نیم کێشەی منەوە نییە کە کەسانە کە بن ئیدی بەو جلکە ئەمن لەکنیان ڕێژەی بوونەکەم کەم و زیادکە گرنگە ئەوەیە کە ئەمن خۆم بمینەوە لێ پێم وایە کە جلێکی قەت کێشە نەبوو ینی لە بۆ من بە تایبەتی لۆ هەموو کەسینە هەندێک کەسەیە گورگە لە پیستی مەڕی مەسەلەن دەبینی زۆر جار هەیە جلکوبەرگەکی کوردی زۆر زۆر کوردانەی لەبەرە ئەوەی دوژمنیشی بی کووردە ئەوە پێوانەکە نییە لە زمانی خۆشی ئەوانەی تقریبان دژمنایەتی کوردیان دەکرد هەموو کوتە و شەرواریان لەبەر بوو جەمەدانیان لەسەری پێوانە نییەوە کۆی کە پێوانەی کەسایەتیت بکە نەخێر لەبەرەوەی لەوانەیە ئینسان هەیە ئاخر مۆدیلی لەبەرکە بەڵام لەوانەیە نەزانای خۆی بنووسی هەشە جلکەکی شپڕێوی لەبەرە علمی ئەو دنیای لە ناو مێشتی جلک پێوانە نییە هەر کاتێک ویستت یەکەکی ینی قیاسکەی دەفەرێکی بەرامبەر قیاسکەی مناقەشەی لەگەر بکە مێشتی جوابت دەداتەوە ئەو شخصیەتە بای چەندێ نەخێر بەڵام هەندێک جار کاریگەری خۆی هەیە یعنی جۆری جلوبەرگەکەت هەندێک جار کەسایەتی مرۆڤەکە پیشانەدات بەو مانایە ناکە کەسێک ئەگەر قات و بۆین باخۆی لە بەرابوو پیاوێکی زۆر بەهەیبەت و چاکە نەخێر یان کەسێک ئەگەر شەرواڵ و کراسێکی لە بەرابوو مانای ئەوە نییە کەسایەتێکی لێرە و دەرکەوێت بەڵام هەندێک جار ئاماژە دەهاتێ من زیاتر لە ژنانە ئەمە ئەخوێنمەوە یعنی ڕووپۆشی جوان من ناڵم تۆ حیجاب بکەوە بکەوە بۆ خۆ دەیکە یان نایکەی بەڵام ئەکرێت جلوبەرگێکی جوان لە بەرابێت کە کەسایەتیت بپارێزێ یعنی پێویست نییە تۆ خۆت ڕووکەیتەوە بۆ خەڵکیان جۆرێک لە جلوبەرێک بپۆشی کە خۆت قەرزاری خەڵەکەی سەرنجی خەڵک لاکێشی زۆر ڕاستەکەی جلوبەرگ پێوانەیە زۆر جاری ژنە یعنی کرێکارێک جلێکی هینی لە بەرایە بەڵام هەر کرێکارە هەر ئینسانە من نایکەم بە پێوانە بۆ ئینسان خۆی جلەی ڕسمی فعلەن کەشخەیە جوانە بۆ هەندێک مناسەبات یاخود بۆ ئیشەکەی وەکو من بەڵام من خۆم زۆر جار نایکەم زۆر جار بە تراکسودەوە ئێمە خوارە ئیشەکەم خەریکی ئیشەم یعنی زۆر جار جل پێوانە نییە پێوانە نییە بەڵام مرۆڤی بەرامبەر لێکەم سیرکردە جلوبەرگ کاریگەری لەسەر هەیە کە پێی دەوترێت بە عەرەبی ئینطباعی ئەوەلی دروستەکە لە مرۆڤە هەندێک جار مەسەلەن ئەتوو وەزیری ئەندا پەرلەمانی و سەردانەکەت هەیە یا پێشوازیەکت هەیە دانیشتنەکت هەیە لە کۆنگرێکی ئەتوو ناکرێت بە کابۆ و کالێ بچی وەنیە دەبی قاتەچی لەگەر ئەوەی بگونجێ مەسە پێغەمبەر صلی الله علیه وسلم عەمامەکی هەبوو کە وەفدی عەشایر و وڵاتەکان دەهاتنە لای ئەو جلک و ئەو عەمامەی لەسەری دەنا تایبەت بۆی یعنی ئەوە دەبی ئەوە بزانی بەڵام ئەتوبێی برێ جڵک پێوانە بی هەیە جلکی زۆر کەشە و گران بەهای لەبەرە کە لەگەری دادەنیشی نازانی دوو قسەی بکە بەخێر بە هیچ شێوێک من لەگەڵەوە نیم بەڕاستی خەڵکێک تەقیم بکەی یا خود بڵێن بە جلوبەت هەڵی بسەنجینی بڵێ کەسێکی مستەقف و زیرەکە بەڵام بەداخەوە لەناو خەڵکیمان ڕەنگە تۆگە بچی هەر شوێنێکە دایرێکی حکومی ئەگە قات و ڕیباتت لەبەر نەبی ڕەنگە کەس حسابی یەک فلسش بۆ نەکە لای من بەڵێ چونکە بەڕاستی شخصیەت و ئەمانە جلوبەرێک بەشێکێتی تۆ لەکۆ بە جلوبەرجێکی نەوعێکەوە بیدانی ئەوە نەبێت لەکۆ جلوبەری کەشخە بیت و پاک و تەمیز و ئەمانە بەڵام من جاری واشێ مەسەلەن کە ئیشێکی دراما شتێک هاتوێتە پێشەوە تیشەرێک و کابۆیەک و کارێکم لە پیا بووە بەڵام بۆ هاتنە دەرەوەم مستەحیلاتە ئەوێ بە مەزبوطی خۆم بگۆڕم جا ئەو ڕۆژانشی کە زۆر بە جارە کە جلی کوردی لەبەرکەم دەست نابم بۆ عەلاگەیەک ماڵۆ لە برسا بمرم عەلاگەیەکیان بۆ نابمەوە ئەوانەی تیداماتم بەس لە کوردەکە وایە جلوبەرگ زۆر گرنگە تۆ ئێستاکە با من بە
ناڵم لە تەلەڤیزیۆنە خەڵک ئەم ناسێ وەکو شخصێکی ئەتیادی با بەکرا سوپاتۆرەکە بێم یا بە قاتێکە بێم خەڵک ئەوێ ئەدبینێ ئەوێ نەدناسێ حسابی قاتەکەت بۆکە جلوبەرگ مهمە. تۆ هەژاریت بینیوە؟ وەڕستی لۆم مایتەوە هەژاریم زۆر بینیوە. بڕوا ناکەم کەس بە قەیم فەقیری بینی بەڵام قەت خۆم بە فەقیردا لە ناوە زۆر بەڵێ زۆریشم بینیوە. کەس ئەمن یەکم لە هەژارەکانم هەر هەژار هەموو ژیان کە تۆ دڵت دەوڵەمەند بوو هەمیشە دەوڵەمەنی هەژاری بە خۆتەوە نبینی. بەڵێ سێ چوار مەرحلەی ژیانم بینیت پارە زۆریشم بینیە و خۆشیشم بینی و ڕەفایەتیشم بینیە و خۆشبەختانە تا ئێستا هەژارم زۆر طبعا. بەڵێ بژینیمە ئەو کاتێک کە کیلۆی ئار بە 12 دینار بوو. من زۆر هەژاری بینی ئەوەنم هەژاری بینی و هەتا ماوەم بیرم ناچ. ئەرە وەڵا هەژاری و دەربەدەری لای ئێمەیە ڕەمینە و ترس و لەرد و بڕ و بێ و ماڵکاولی و سێدا دوودا ماڵمان ڕۆیە. من کوڕی حەقۆ بچەم یەکێ بووە لە هەرە دەوڵەمەندەکانی سلێمانی بەڵام هەژاری تۆ کاتێک کە برسی دەبێت ئیتر هەژاری بۆ نمونە من لە یۆنان دەستم بە کەسان نەئەگەیشت ساڵینەوەکان حواڵە نەبوو هیچ شتێ نەبوو جاریا و پارەم پێ نەبوو ئەوە قورسترین هەژاری بۆ من کە یعنی جاریوا بە زۆر برسیم بوو پارێکی مەبلەغێکی کە من پێ بوو تومە نە چکێکم مادەم پارەم بەدەست ناگا ئەبێ من وەکو کەسێکی هێژار بژیم و فعلەن ژیایشم زۆر ژیاوە زۆر هەر لەدایک بوونمەوە تا بووم بە مامۆستا وەکو وەزیفە یعنی بایکین جا من ئامادەیشم تاو کرد تەقدیمی کولەی عەسکەریم کرد ئەو وەختە عەقڵ هەر ئەوە نەبوو وا مەزانی ئەگەر بم بە زابەتیستا بم بە سەدام حسەن باش بوو نەبوو وەڵاهی واستەی گەورەشم هەبوو نەبوو کە نەبوو بووم بە مامۆستا. بەڵێ من لە ینی لە بنەماڵێکی هەژارەوە گەورە بووم و پەروەردەکراوم هەموو شتێکی هەژاریم بینیوە بڕات بێ لە زوربەی پشۆکانی هاوین کە تەلەبە پشووی خۆیەتی من کرێکاریم کردووە چلورەم فرۆشتووە باقلم فرۆشتووە لوقمە قازیم فرۆشتووە ئیشی دنیام کردووە بە هەژاری گەشتمەتە ئێستا زۆر هەتا گەیشتمە 2001 ژیانەشی زۆر زەحمەتمە بووە هەتا کە لە قوتابخانەی سەرەتایی بووم یعنی لە کۆتاییەکان کە دەمویست بچمە عەدادیە بەخوای یەک تیشێرتی کەسکم هەبوو کە ئەگەر بشورابە دەبایە مەسن چاوەڕێکمە تایشی دەبتۆ ینی چونکە پێتم گوت بێ باوک بووین تەنیا داکەم بوو ئیدی کە سەردەمانێک مەسەن نانیە کرد دوایە ڕەوازی ئەو نانەش نەمایان خەیاتیەکە بەڵام دوایە دۆخەکەەوەها خراپ بوو و ئەو موچەی کە وەکو باوچ مەسەرەن کە هەمان بوو یعنی نەدەدرا جارەوە مەسەن 6 مانگ جارێک دەدرا زەحمەتین ڕۆژەکانمانە بەڵام ئەلحەمدولیلا پاشەوی ئیدی کەتمەنا ئەو ناز و نعمەتێک کە بەڕاستی هەموو ڕۆژە ناخۆشەکانی لەبیر بردنەوە گەیشتمە هەموو ئەو شتانی ئەجە لەبەرەوەش بوو کە پارەکی زۆرم سەرفە کرد لە سیارە لە ئەلکترۆنیات لە گەشت لە هەموو شتەکان پێم وا بوو کە ئەیدی خەریکم تۆڵە لەو ژیانە دەکەمەوە کە زۆر بە زەحمەتی ژیان زۆر هەژارم بینیوە بەبیرم دێ لە منداڵی ئەوەندە وەزعمان ناخۆش بوو سبەینەیەکی دەچمە مەکتەبی ئەمن سەفی دوو ئیبتیدایی بووم خوشکەکەم لە خۆم گچکەتر بوو سەفیەکی ئیبتیدایی بوو 5 فلسمان هەبوو هەفتایەکان داکەماتە بنجێم گوتی کوڕم خوشکت لە تو گچکەترە با و 5 فلسەی باتە مەکتەبێ ئەتو پیاوی کوڕی ئەتو دەتانی تەحمبولکەی بەس خوشکت گنا حەگەزکەیە 5 فلسەکەماندا خوشکم زۆر جار نێورانان داهاتمەوە ماڵێ لە مەکتەبێ نانی تیری و سماغ بە پیازم دەخوارد زۆر زار یعنی ئیمکانیەتمان نەدەبوو داکەم دەیگۆ لە دەرێک کەس نەزانی کوڕم نانمان نیە عیبە بە خەڵک بڵێ هەبوونن ئەوانە یعنی داکەم بەڕاستی داکاتی کرد زۆر من لە فترەیەکە ئەوە شانازیە بۆ من پێشەوەی دەچمە کاری هوەری من 18 ساڵ ئیشی بۆ یاقی ماڵان بکرد من کرێکار بووم شانازی بۆ ڕۆژە شەواکەم من بەڵێ هەژاریم زۆر بینیوە خاستن ئەو ماوەی کە دوای ئەوەی بابم چاوی لە دەستدا مامۆستا بوو خانەنشین کرا خانەنشینی جارانی جوانە بوو بە 2 ڕۆژ تەواو بی معاملە لێرە کرد دەچۆ بەغدا جاری وا بوو 1 ساڵی پێ دەچوو
ئەمە 6 مانگ بابم 1 دیناری وەرنەگرت چاوەڕی خانە نشینی بوو هەتا معاملەکەی هاتەوە یعنی ئەوەندە دەستمان کورد بوو هەتا خوا دەرێ بەس بەڵام بابم ئەوەندە سەربەرز بوو بە حیاتی دینارێکی لە کەس وەرنەگرت بە هەموو تەمەنی خۆی یعنی مەسەلەن خەرک بەهات بە دوعای لۆ بکرد با قورانی لەسەر بخینمایان مستحیل بوو دەیگو قەت وەرناگرم دەیگو کوڕم دەبێ ئەمبوو بە پارەی خۆم بەلانی حەلال بخێوتان سەربەرز بن لەبەرەوە بام زۆر بە سەربەرزی بن ئەگەر پارەی لە خەرشی وەرگرتوە وەکو هەندێک فالسی ئەوانە تەبەن ئەو هەرای لە بۆ نەدەکرا کە لە بۆی کرا بەڵام ئەمن لە دووی ناوەندیەوە پارەم لە بابم وەرنەگرتیە خۆم ئیشم کردیە کە تەڵەبە بووم هاوینان دەچوم ئیشم دەکرد کرێکاریم دەکرد کە گەورەژ بووم هەروە هەتا خۆم پێگەیاند و دروست بووم و ژنیشم هینە تەبان هەموو براکان نوابووین بڵێ هەژاریمان زۆر بینیە دەستکورتیمان زۆر بینیە بەڵام سەربەرز بووین بابم بە حیاتی نەزەکات وەکو گوتم نە سەرفترە نە یارمەتی لە کەس زۆر نەگرتێ با یەک شتی بژێڕمەوە ڕۆژێک بابم پێویستی بە پارەی بوو تەلەفۆنی لۆ برادەرێکی خۆی کرد تەبەن دوای لۆمەی جێڕاوە یا چوەکنی یا تەلەفۆنی لێ کرد نازانم چۆن بوو گوتی ئەگەر 300 دینارم بە قەرد بدێ خانی دەکەم ئەویش گوتی بام دوای جوابت دەدەمەوە ڕۆژێکی هاتە مارێ هە لەگە بام دانیش کابرا زۆر دەورومەند بوو گوتی وەڵاهی بابەستا پارەم نییە بە قەرد بدەمێت بەس ئەوەندە پارەم لۆ هینایی بۆ کو یارمەتی ئەوە خێرەکە دەدەمێت چینە 50 دینار دەبوو بابم پارەکەی وەرگرت ئەوە پێی لە سەفیدانە هاویشتە بینی ئەو 250 پێی وەچ فلان ئەمن دەرۆزەکەرنی بە خێرم پێ بکەی ئەمن هاتیمە داوای پارەت بە قەرنی دەکەم نەهاتیمە داوای سەکاب سەرفۆ سەدەقەم لێ بکەی لەبەر ئەوە ها بگرە پارەکەت هەر بە پێی پارەکەی داوە کابرێ بگرە پارەکەت و ئەتوو ئەو برادەرە نیکەمەتەوە قۆم لێ دەکرد ئەوە لە بۆ بام سەربەرزەشی وەرەدەبرەوە ئەمە لە مناڵیەوە بۆم باس کردی سەرەتای بەرنامەکە لەگەڵ باوکم ئیشم کردووە یعنی سەگەر بۆ بژمێرم ڕەنگە سەرسامی بڵێ ئەو هەموو ئیشەی کردووە گوڵە بە ڕۆژە فرۆشتووە بنیش لێ بوسام فرۆشتووە عریزم فرۆشتووە شڕوبم فرۆشتووە جەرگ و تکە و سیپەلاک و ئەو شتانەم فرۆشتووە ئەوەی کە من ئێستا گوڵە بە ڕۆژەم باس کرد ینی نانەقەیسیم فرۆشتووە کرێمستیم فرۆشتووە ئیشی سەباغیم کردووە بۆ ماڵان خەتاتیم کردووە ینی بەڕاستیم لە ژیان خۆم بەبیە تاوەکو ئێستا هیچ کاتێک بەبێ ئیش نەوەستاوم ڕاستە هونەرێکێک خۆم شتێکی تایبەتە بەڵام کاتی مناڵ بووم بۆ بژێوی ژیان بۆ تەکوینکردنی خۆم زۆر هایشم کردووە و بە فەخر شانازیشەوە من بینیومە کە هاتینە ئێرە کرێکی بووم بانگانەی خۆم و خێزان مامەستا بوو بە زۆر بەشیە کردین یعنی بەتایبەتی کەی کاڵۆی کوڕم گیرە بۆ ڕزگارکردنی بۆم سەرفکردنی لە ئەبوونەی 2 ساڵ چیم هەبوو لە ماڵەوە فرۆشتم هیچم نەماڵەمە باڵم وەکو مزگەوتی لێ هات بەڵام خەمم پێی نەخوا لەبەر ئەوەی توانیم کوڕەکەم نەجاتدەم ئێستا هەژاری یان پێشووتر ئێستا زۆر باش دەخوا بەزیاد ئێستا زۆر باش ئێستا باشم مام ناوەندم پێشووتریش هەر مام ناوەند بووم وەکو یەکە ژیانم شتێکی وانە گۆڕاوە لەوانەیە هەژار بم لەوەی کە نەتوانم مەقسەد علاقەیەکی کۆمەڵایەتی جوانم لەگەڵ کەس و کارە هەبێت پێشتر هەژار بووم بەس ئێستا دڵم هەژارە پێشووتر کاتی گرانیەکەم و کەسێک ئەو حاڵەتەی بینی بەڵام سپاس بۆخوا ئێستا باشین وەڵا ئێستا بێگومان ئێستا زروف و زەمانێکی جیاوازە ئێستا زۆر بە قورآن هەژار دەزانی کە مرۆڤ ئەگەر لە مادەش هەژار بیتن بەس نابی لە ئەقڵ هەژار بی نانای لەخوا بەزێ ئێستا بەس باش وەڵاهی ئێستا تقریبا ئەو هەژاریە پێشانم من پێشان بە منداڵی بە هەتیمی گەورە بووم یعنی ژیانێکی زۆر مەئساد بوو تێدا بوو دوو نوع هەژاری هەیە هەژاری جیرفان هەیە هەژاری عەقڵیش هەیە من هەمیشە هەوڵم ماوە لە عەقڵما هەژار نەبم بەڵام لە جیرفانما هەژار ببێتم کێشەم نەبووە ئەڕوات خۆی ئەڕوات ئێستا من ژیانێکی مامناوەند ئەژیم بۆکو هەژاری هەژار نیم بەڵام وەکو دەوڵەمەندیش کەسێکی سەرمایەدار نیم هەموو کاتێ فەقیرین بەڵام قەت خۆشم بە فەقیر دانانێم لەبەرەوە ئەلحەمدوللا سیحەتم باشە ماڵم هەیە منداڵم هەیە سیارم هەیە با بڵێن
ئەولادەمەیە کچمەیە کوڕمەیە من بۆ فەقین مادەوانی ئینسان ئەو نەشم هەیە کە بی خۆم و پێی بژێم الحەمدلله خۆم بە فەقیر دانم بەڵام فەقیریش عیب نییە فەقیری سەربەرزیە چونکی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم اللهم احشرني مع الفقراء هەر کەس فەقیر بێ کە دڵی لە خۆی نەمێنێ ئینشەڵا لەگەڵ پێغەمبەرە حەشرەکەی بەخۆی لە دوو پێشووتر هەژار بووم بەڵام ئێستا لەوانەیە لە ڕووی مادی شتێک بی بەڵام لە ڕووەشکووە من تەمەشای دەکەم لە ڕووی مادی لەوانەیە هەژار بم بەڵام لە ڕووی ڕۆژکۆ زۆر دەوڵەمەندم ملیاردێرم لە بۆی لەو کوردستانی لە هەر دەرکەچی بدەم ماڵی منە کەواتە ملۆ هەژارم نەنە پێشتر هەژارم هەژارێکی وەها نەبووە ینی من بەڕاستی پێت بڵێم لە تەمەنی سەرەتای کە لە مەکتەبێ بووم بە قوتابیە دەوڵەمەندەکان حیساب بووم لەبەر ئەوەی بابم ڕێسڕەفا بوو ئەو زمانی لە 57 و 56 24 دیناری وەردەگرت 24 دینار زۆر بوو ئەمن جلوبەرگم جوان بوو ئێلای عاشەی بوو بابم دەفتەری 100 وەرەقەی لە بۆم دەینا منداڵ هەبوو هی ئەوە 16 وەرەقەی دەینا 16 وەرەقەی هەبوو ئەمن دەفتەری 100 وەرەقەی لە بۆم دەینا دەمنووسی قوربان ئێستا هەژار نیم جاران هەژار بووم بەڵام ئێستا لە مستەوای هەموو هەژارێکە قەت خۆم ناخەم ئەوەی کە بڵێم ساحیبی خانوون ساحیبی سارە نە منیش لە مستەوای ئەو کەسە هەژارانەیەم چکە ئێمە مڵکی ئەو خەڵکەین خۆی ئەم پرسیارە نسبیە هەژاری ئەگەر لە سەرەت و سامانە بێ بەڵێ زۆر هەژارم بەڵام ئەگەر هەژاری لە خۆشەویستی و لە دراوسێ و لە زۆر شتیکا بێ نەخێر زۆر دەوڵەمەندم هەژاری لە ڕووی فکرەوە الحەمدلله یانێ چونکە پێم وایە سەختیەکان پیا و دروست دەکەن ئیدی ئەو سەختیانە مێشتی دەوڵەمەند کردم بەڵام وەکو بڵێ لە ڕووی مادەوە الحەمدلله ینی لە 2000 ئیدی گۆڕانکاریشی گەورە لە ژیانی مەڕوویدا ئێستا هەژارم یان پێشووتر بەڵام من تقریبان ساڵی نەوەتەکان وانە بەناوە سەر بەڕاستی دوو مەرحەلە هەبوو لە ژیانی مندا ژیانێک ینی هەژار نەبووینە بەڵام مام ناوەند بووینە ماوەیەکی وەزعی مادیم باش بووە ئێستا هەمان مام ناوەندی زارانم ئێستا هەمومان هەژارین کاک بارزان بۆیەم زروفەوەی کە موچە ئاوایە و قەیرانێکی ئابووری زۆر خراپمان هەیە ئەتوانم بڵێم کەسەکان هەمویان هەژارینا بەڵام لە بارودۆخێکی خراپان ڕەنگە ئێستا هەژارتر بووم لەبەرەوەی هەژاری هەرەوە نییە کە تۆ پارێ پێ بێ و جلی جوانە لەبەراوی هەژاری ئەوەیە کە بڵین هەژارێکی ئێستا من کاڵم ئێستا هەژارترم لەبەرەوەی ئێستا چوومەتە تەمەنەوە لە تەمەنا فەقیر بووم ئێستا دەوڵەمەند بووم لە تەمەنا لەبەری سەرەتای ژیانم بوو هەموو ژیانم وزە بوو نا کاتی خۆی وەزعمان زۆر ناخۆش ئێستا لە خوای بەزیادبی نالێم هەبوونم پولم الحەمدلله بەس چییە لە خوای بەزیادبی خانی خۆم هەیە لە تۆ بزاوەیمە کوڕەکانم گەیشت ئەو کوڕانەشم ئەو منداڵانەشم هەر یەکە و سەروەت و سامانەکە لە بۆ من ئێستا خۆم زۆر بە زەنجین دادەنێم لەوانە نە لە پارەمیم نییە لەکنە من تانیتم منداڵەکی بەخێوکەم کوڕێکیان کچێک بەخێوکەم لە کۆمەلگا سودمەم بن ئەوانەش ئیسفادەخە هەروەها تانیتم چەند کەسانێک لە بواری خۆم پێڕا بگەینم ئەوانەش کەنز و سەروەتن لە بۆ من پێشتر ئێستا لە ڕووی مادینە الحەمدولله قەردار نیمە خانی خۆم هەیە وەزعم باشە لە خوای بەزیادبی الحەمدولله بەڵام ئینسان هەمیشە بەرامبەر بە مڵک و بە گەورەی و بە خەزێنەی خۆی هەمیشە هەژارە قەت خۆ دوانە بینی برێ ئەمە زۆرم هەیە دائیمەنەت و هەژار و محتاجی خۆی ئینسانی هەژار بەمانای ئەوە ناگەینێت تۆ لە ڕووی مادیەوە هەژار بێ هەژاری ڕەنگە کەسە من ئەگەر لە ڕووی هونەریەوە دەوڵەمەند بم با هەژاریش بم ئەگەر هونەرەکەم دەوڵەمەند بم بۆی کە بتوانم بژێوی ژیانی خۆم پیدا بکەم هونەرەکە لە بۆ من هەموو شتێکە بەڕاستی پارە و سروەت و سامان هەموو شتێکە ڕەنگە پارە هەموو شتێک نەبێ هەروەکو باسم کرد بەڵام پارەش وەسیلەیەکە بۆ ژیان یعنی بۆ بەڕێکردنی ژیانی بۆ پێداویستەکانی ژیانی خۆت واللهی ئێستا دەخوا بەزیابێ ئەژیم مام ناوەندم کێشەم نییە لەخوا بەزیابێ و دەوڵەمەنیش نیم بەس دەترەوەیە ئەژیم بە مرتاحی و دەخوا و پێغەمبەر بەزیابێ
لە گەنجی خەرجی زیاتر بوو یان ئێستا لە گەنجی مەسروفمان کا هەبوو ڕۆبع دینارەکە لە ژرفان باە دەڕۆژ پێی دەژێت بەدڵ نیایەوە ئێستا من دوو قوتابی زانکۆمە هێناڵم وەکو باسم کرد بەلایانی کەمەوە یەکی ساڵی دەفتەر زیاتریان تێچێ بۆ خوێندنەکە والله لە گەنجی ئیستا مەسرفم زۆرترە ئێستا بێگومان ئێستا مەسرفم زیاترە ئێستا بێگومان ئێستا لە گەنجی پێیان کردو دڵم ناتەوە بۆ خوشک براکان بۆ ماڵ و سەرفم کردو بێگومان کە تۆ کە خێزانت پێکەوە نا زۆر شت زیاکە مەسرفت زیاترە بێ ئێستا مەسرفم زۆر زۆرە زانی بۆ من حەو مناڵم هەیە لەخوا بە زیاد بێ هەموو مناڵێن هەیە ماڵی باوە گەورە هەیە دایمە لەوێن میێوانی زۆرم هەیە پەیوەندی زۆرم هەیە فەلەبەرەوە ئەبێ مەسرفم زۆرتر بێ بە گەنجی زۆر مسری بووم زیاد لە پێویست مسری بووم یعنی ئەگەر پارەم لە گیرفان وا مەزانی گڕم تێبەرە یان سووتێنێ بەڵام کە خێزانم دروست کرد ئەویش بە ئازایەتی ماڵەوە بەڕاستی ئەو دەستبڵاویم زۆر نەما بە حکمی ئەوەی کە ئەتر من ژیانم دروست کردو و مناڵە بێت و مەسرفی مناڵەوەمانە دەستبڵاوەکەم وەکو گەنجێتیم نەماوەنە وڵای ڕەنگە هەر وەکو یەکوا ببێ ینی هەر لە مەسروفا مام ناوەندی بووم ئەو کاتانەوە ئێستش پێداویستی مناڵ مرۆڤ مەجبورە ئەوەی پێویستی پێبێ بە مەرجێک زیادە ڕەوی نەکەن قوربانی ئێستا چکە ئێستا ساحێبی ماڵ و مناڵم هەموویشان خوێنکارن تەلەبن کچە گەورەکەم لە زانکۆی کوڕەکان لە مەکتەبن ساری بۆگری پاسیان بۆگری مەسرفی ڕۆژانیانەیە خۆم بێسارم تەکسی زۆرەگرم لە بڕۆ ئێستا مەسرفم زۆرترە هەرواشە دنیا کە تۆ ژنێ هێنا بووی خێزاندار بووی مەسرف زیاترە چکە و سار خۆم بووم ڕەنگە ڕۆژی بە لە فێ دوان ئیدارەم کردێ بەڵام ئێستا ئەبێ سێژەم خواردن لە ماڵە دروست بکەین نا ئێستا هیچ ئەوەی مەسرفەکەم ئێستا چییە هەر مرۆڤک کە کچی هەبوو مەسرفی زۆر دەبی مەسرفی زۆر هەرچیان لۆ بکەی لە دڵەوە وا هەز دەکەی هێشتا هیچی لۆ نەکردینە وەڵاهی لە گەنجی نەبوو تا مەسروفم هەبێ ئێستاش هەیە بەڵام وەڵا ئێستا کە زۆرتر یعنی ئەم سفەتشم تایە هەم بێ بزانم برادرەکەم نیەتی هەوڵم داوە بە شێوەیەک لە شێوەکان شتێکی بکە بە گەنجی لە سلێمانیەوە ئەچوون بۆ هەولێر لە هەولێرەوە چوون بۆ دوهۆک لە دوهۆکەوە ڕۆیشم بۆ بەغا لە بەغاشەوە چوون بۆ بەسڕە ئەبێ چەند مەسرفی پێشتر ئێستا هەتا ئەتوانم بۆ نمونە شتێک بۆ خۆم بکەم چاوم لە مناڵەکانە ناتوانم لەبەر ئەوان هیچ بۆ خۆم بکەم ئیتر کاتێکە بێ ئەبێ کێک پێم بڵێ ئیتر فریای خۆشەکەوە بەس زیاتر حەزەکەم ماڵ و مناڵەکەم زیاتر طبعا ئێستا لە گەنجی مەسروفمان چ بوو کاکە لە گەنجی مەسروفان ئەگەر بەنی درەمی قەلەمزافێکمان بکڕیبە یان دوو درەمی پیتاقی سینەما یان کتابە ڕبعکمان پێویست بات پسومان کتابمان بکڕیبا لە مەکتەبەی مەسەن کتاب حەزمان دەکرد بخینەوە مەسروفمان زۆر هەرزانتر بوو ئێستا سیارە هەیە مەسروفی سیارەیە و مەسروفی منداڵیە لە مەحەدیە لە کولیەیە بژنێ هینایە ئەوانە هەموو مەسروفە ئێستا زۆر لە گەنجی مەسرفم هەر نەبوو حتا کتێبەکانم بە لاسیکی بیجامە ئابەست ئێستا مەسرفە زیاتر لەبەری تۆ تا بووە بی مەساڕی زیاترەکەی بێگومان ئێستا زیاترە ئێستا زۆر پێداویستی هەیە وا لێکە مەسروفت زیاتر بێن لە هەموو ڕۆکی کۆمەڵایەتی و باڵێ سەقافی و بەخۆی ناوڵە ئێستا زۆر گرنگی بەو لایەنە نادەم یعنی تا ژنیشنی نەبوویانە تا پێش 2012 مەسروفەشی گەلێک زۆرمە کرد ینی هەتا ئەو برادرانەی کە نزیکی خۆم بوون لە ژیانم نەمهێش مەسەلەن دەست لە بەرچیان یان لۆ پێداویستی خۆیان یان لە چێشخانەکەیان لە گەشتەکان نەمەهێشت ینی ئەوەندە بێزاریش ببوون لە من چونکە سوندم لەسەریان خواردبوو کە ناتوانن یەک دیناش سەرف بکەن بەڵام پاشەوەی کە ژیانی هاوسەریم پێکی نایدی کو بڵێ میزانێکەتە دەست ماڵێ ئەوەی ڕاستی بێت ئەو کاتێککە گەنج بووم ڕەنگە بەس بۆ خۆم بۆ خۆم و کوسەی ئەحمەد مەسەلەن خەمی خۆم بخوارد وایە ینی مەسرفێکی ئەوەندە نەبوو هەچەدا ئەو کاتیش کە دەسڕۆ بووم ڕاستی لە ڕووی سەرفکردنی پارە و کامە جلی جوان و کامە پێڵاوی جوان و کامە ینی شتی خواردنی خۆش و ئیتر
بێدڵی خۆم نەدەکرد بەڵام ئێستا مەصرفن زیاترە بە حکمی ئەوەی کە تێکەڵاوی ژیانێکی نوێ و منداڵ و ینی مەسئولیەت و ئەوشتانە بارم قورستر بوو حتمما ئێستا زیاتر سەرف دەکەم. ئێستا چکۆ مندارم هەیە و ژنم هەیە و مەساریفم زۆرە و لۆ خۆشم ئێستا ینی ئێستا مەسەلەن حەز دەکەم زلچی جوان بکەم حەز دەکەم وەڵام تەسەوڕ دەکەم هەرامان مەصرفە چکەم نام مەصرفەی دەکەم ڕەنگە دوو کەسیش بتوانێت بەو مەصرفە بژێت.